گروپی شانۆی هەوار لە ئێستادا کار لەسەر مۆنۆدرامای سەلمە دەکەن. مۆنۆدرامای سەلمە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و لە ئێستادا کاری نواندنی لەلایەن دوو ئەکتەر کە ئەکتەرێکیان فەڕەنسی و ئەکتەرێکیان کوردە دەکرێت. گروپی شانۆی هەوار ئامادەکاریەکانی تەواو کردو بۆ نمایشکردنی مۆنۆدرامای سەلمە کە گزارش لە جینۆسایدی گەلی کورد دەکات. مۆنۆدرامەکە لەلایەن ئاکتەرێکی کورد و ئاکتەرێکی فەڕەنسی پێشکەش دەکرێت. مۆنۆدرامای سەلمە لە نووسین دڵشاد مستەفا و دەرهێنانی نەژاد نەجمە. مۆنۆدرامەکە هەوڵێکە بۆ ناساندنی جینۆسایدی ئەنفال و هەڵەبجە بە جیهان. لە ئایندەیەکی نزیکیشدا مۆنۆدرامەکە لە چەمچەماڵ و سلێمانی و کەرکووک و هەڵەبجە نمایشەکرێت. Hello, my name is Aurélie Imbert. I come from France, from Marseille actually. سلااو من ناوم ئۆخێلە بێخە لە فەڕەنساوە بە دیاریکراوی لە مارسێوە هاتووم. 2 ڕۆژ پێش ئێستا گەیشتمە کەرکووک بۆ ئەوەی ئیش لەسەر پرۆژەیەک بکەم بە ناوی سەلما کە مۆنۆدرامایە، بەڵام لەلایەن دوو ئەکتەرەوە بەرجەستە دەکرێت کە من و هەوارین. پرۆژەکە دەربارەی جینۆسایدی کوردە. من لەلایەن ستافێکەوە بانگێشتی ئێرە کراوم کە پێشتر لە فوجەیرە بینی و من هەر بۆیە من لێرە لەگەڵ نەژاد عەلی و بێخەم و هەوار کار دەکەم. لە ڕاستیدا پرۆژەکە زۆر بەهێزە چونکە دەربارەی جینۆسایدی کوردەکانە کە من بەڕاستی بەوردی ئاگاداری نەبووم. هەروەها بۆ من زۆر سەرنجڕاکێشە کە ڕۆژانە زانیاری زیاتر دەربارەی ئەو پرسە بزانم. پێم وایە ئەبێت بێربی تا ئەم کارانە بکەیت دەربارەی شتێک کە پەیوەندی بەلایەنی سیاسیەوە هەیە. خەڵکی زۆر باش و هاوڕێیانن لەگەڵم. هەروەها ئەوەش دەزانم کە لە ڕاستیدا فەڕەنسا پاڵپشتی کوردەکان بووە لەبەر ئەوەی ئێوەی کورد ویستوتان وڵاتی کوردی خۆتان هەبێت و فەڕەنساش پاڵپشت بووە و لای بیرۆکەیەکی باش بووە. منیش لەگەڵ ئەوەدام. So nice to me here. Kurdish people want to make a state, a Kurdish state, and friends said it's a good idea. I also myself. ئەمە بێتە کارێکی درێژخایەن یاخود پرۆژەیەکی درێژخایەن. ئەم جۆرە ستایلە کە مۆنۆدراما وەکوی کە ئیزانین تاک ئەکتەریە، ئەم کچە لە ڕێ ئۆنلاینەوە پرۆڤی کردووە، هاواریش لێرە بەڕاستەوخۆیی یعنی لەگەڵمانە پرۆڤی کردووە بە 2 زمان واتە 1 دقە ئەبێتە 2 نمایش بە 2 زمان بە 2 کارکتەری جیاواز. طبعاً ئێمە ئامادەکاریەکانمان تەواو کردووە لە هەموو ئەو شوێنانی کە باسمان کرد. ئیتر دەستەکەین نمایشەکانمان ئێستا لە پرۆڤین لە شاری کەرکووک. طبعاً ئەمە تەجروبەیەکی گەورەیە تا ئێستا بڵێن بۆ کەرکووک هەر زۆر تازەیە کەسێکی بیانی یاخود لە وڵاتی فەڕەنسا وەکو ئەکتەر بێتە ناو چیرۆکێکی پڕمەرگ کە چیرۆکێکی گەورەی کووردە یاخود جینۆسایدێکی کووردە